لە مزایدەی پێشوکە چونە ژوورەوە جەماعەتێکاتن خارجی کەرکووکن ئەو جەماعەتەش خاساتن بۆ پارەوەرگردن و دەنگیان شتەجیل کراوە. اینجا ئێمە ئەو دوکاندارانە هەمووی هەژارن، هەمووی لێکەوتن لەو ئاگرستانەوە، هەمووی تووشی قەرزاریاتن، هەیە 100 ملیۆن، هەیە 50 ملیۆن، هەیە 200 ملیۆن، هەیە 100 ملیۆنی سوال ناو دوکانەکە و ئێمەش بە هیچ جۆری ئەمە قبوڵ ناکەن و ئەمانە هیچی نفوسی کەرکووک نییە، هەمووی خارجی کەرکووکە، یعنی هەمویان هاتوونە وەکو ئاژاوەچی بۆ ئەوە برایەتی کورد و عارەب و تورکمان لەم شارە تێکدان و ئێمە شارێکە بەردەوام ئەوەکەن کە برایەتی بپارێزین. بە تایبەت وەکو ئەوەی کەوا مام جەلال ئەڵێ شاری کەرکووک شاری برایەتیە. ئێمە خاوەن دوکانەکان قەیسەرین، دوکانەکان قەیسەری 2 ساڵ پێشتە سوتا ئەوەی سە عەقدەکەیتەوە بۆ جارێتر ئێمە لە کاتی خۆیە ئەم عەقدانەمانە کرد بڵین هەروە یعنی لە زەمان ئیدارەی کوردیە ئەم عەقدانە ئێمە هیچ کێشەمان نەبوو، ئەوەی خاوەن دوکان ئەولەوێت بۆ ئەو بوو دوکان خۆی تازا کردەوە ڕۆیشت. بەڵام ئێستا لەم ئیدارەیە یعنی کۆمەڵی خەڵک هاتوونە، خەڵک ناسریان، خەڵک بەغدان، بۆ ئەوەش نەهاتوونە دوکانم بۆ پارە دەنگیانمان تەزیر کرد، داوای 40 وەرەقاکە، داوای 50 وەرەقاکە. بەڵام ئێستاکە ئەمڕۆ لجنەکەمان تێگەیان وتیان ئەوەی ئەبێ مەزبەتە سەکەنی پێبێین کەرکووک، ئەبێ خەڵکی کەرکووک بێ ئەولەوێت بۆ خاوەن دوکانە و یعنی بەڕاستی ئەمە دووەم جارە بە هەوڵێکی زۆر و بە خۆپیشاندان توانیمان وای لێ بکەین دوکانەکان وەرگرینەوە.